Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Kom! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
سبورتكار ماشي تورنمنت بس أنا بالنسبة أو ناوي أو شارعني في ناديك زان لسا دولة أنا كده بشتري بخفف براساتي في سيتي خفف ديال مدينة بدأت
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Kom op! صدق ما يزاكم.
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed! Goed!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! بەڕاستان پێشبینیەوە کردبوو ئەم بەڕاستی پێشبینی پاش ئەو اختیبار لە خولی عراقی کرا ئەم پێشبینی کردبوو پێشبینەوە ڕۆژەم کردبوو بەس بە عرعا دەستیان خۆش بلو اختیبارەی بەڕاستی اختیبار ناکرێت فەریق لە قۆناغە چمئینبی نۆ لەعیب بێ اختیباری ئەو کەیدی نەبێ ڕوعیەت نما بوو ئاستم پێ دەکرد زۆر چکام ڕۆژێ اختیبار ئەتنۆی بێ اختیبار دەی بەجیبێلی یازدەی بەجیبێلی نەمزانێ اختیبار ناودۆریبی نەمزانێ بەڕاستی لەگە ڕێزمەویکە لەو اختیبارێ داینە ئەوەوەی کرد لەگە ڕێزم بەرعاڵ دەستیان خۆشبی زانی فەریقکە بۆ ڕۆژەی دەگا چکان پێشبینیم کردبوو زەحمەت چکاوانەی لە اختیباری بوونە من مامیان دێنێرمە وێندە بە کۆمەڵە گەنجەچی بە کۆمەلشکە یاری دەکەن ئەگەر وشمان نەبوو بەڕاستی هۆکار زۆرن
ئەوە کار زۆرن بەزام شتێک باز ناکرێت ئەگە نات نەبووە فەریق لە مەرحەلەچەوە گرنگبی بێختیباری بە لاعیبان بکەین هیچ علمەک و هیچ زانستەک و هیچ تەگڕی پێ نەدایە ئەگە برێن و لاعیب باشە گەمەمانە بۆ ڕداتنە دیارگەمەی پێنجشەمە گەمانە بۆ یەکماندنارە دیارگەمەی دووشەمە عین گەمە و داتمە دیارگەمەی ئەتو اختیباری دەکەی 3 ڕۆژان 4 ڕۆژان بە لاعیبی دوای دێوێرە بارەڵام پیرۆزبایی لە پشتاز دەکەم لە ژیانمدا 5 ساڵ لێرەمە بە مساعدەوە لە ژیاندا فەرقی خۆمەوە خراپ نێتە لە ژیانمدا دەستخۆشیان دەکەم پیرۆزە ئیشەڵە نازناوەکەش دەبن چکە ئەو شارە نیەوەنە سەرتا بە خێراتتان دەکەم ئەلحەمدوللا فەزلی خوای گەورەیە و دواترماندبوون یاریزانان ڕاهێنەر و ئیدارە ئەلحەمدوللا سەرەتای خولەکە بە دووەم بەسەرکەتین لە ئەو قۆناغە ئەلحەمدوللا لەو قۆناغە بە یەکدەستی و بە دڵسۆزی و بە خۆشەویستنیان یاریزان ئەلحەمدوللا تانیما یاری بینەوە ئینشاءالله لە یاریەکان کە سەرکەوت دەبین